بڕیارە لە مانگی داهاتوودا بەرگێکی نوێی کۆکراوەی بەرهەمە تیۆریەکانی نووسەر بەختیار عەلی لە ناوەندی ڕەهەندەوە بڵاو بکرێتەوە. بێگومان ئەم کتێبە ناونیشانێکی بۆ دیاری کراوە کە ناونیشانەکەش بەناوی لە دەستدانی ئاسمانە و بەرگی دوانزەی کارە کۆکراوەکانی نووسەر بەختیار عەلی. بێگومان ئەم کتێبە چەندین وتاری گرنگ لە خۆگرێ کە تیایدا هەڵبژاردەی وتارەکانی ترە گەڕان بە دوای ئیمانی بزربوودا و بێگومان چەند ناوێکی تریش کە ناونیشانی زۆرێک لە بەرهەمە تیۆریەکانی نووسەر بەختیار عەلیە لەو کتێبەدا کۆکراوەتەوە و باس و خواسی لێوە کراوە. بڕیارە لە مانگی داهاتوودا بەرگێکی نوێی کۆکراوی بەرهەمە تیۆریەکانی نووسەر بەختیار عەلی لە ناوەندی ڕەهەندەوە بڵاو بکرێتەوە. ئەم کتێبە بە ناونیشانی لە دەستدانی ئاسمانە و بەرگی دوانزەی کارە کۆکراوەکانی نووسەرە. ئەم کتێبە چەندین وتاری گرنگ لە خۆ ئەگرێت لەوانە گەڕان بە دوای ئیمانی بزربوودا، ڕخنە لە جەوهەرگرایی لە بواری بیرکردنەوەی فەلسەفیدا لە نێوان ئیمانی دینی و ئیمانی دنیاییدا و هەروەها زانستی ئاکار دەربارەی وەزیفە و مۆراڵی زانستە سروشتیەکان لە کۆمەڵگاکانی وەک ئێمەدا.